بەڵە بەڕێزان لە پرۆگرامی بەیانی کورسات نیوز لەگەڵتانین و ڕاستەوخۆین لەگەڵتانە باس لە تەوەر و بابەتی سەرشی ئەم ڕۆمانەکەین کە پرۆژەیەکی پراکتیکی ئەویش بەرەمهێنانی ئامێرێکە بۆ پشکنینی ئاوی ژێرزەوی بە ناوی کامێرەی پشکنینی بیری ئاو کە لە سێم کۆنگری جیۆ کوردستاندا نمایش کراوە. ئەمانە قسەی زیاتر لەسەرم ئامێرە بکەین، ڕوونکردنەوەی زیاتر بۆ ئێوە و بۆ خۆشمان وەربگرین لە ستودی بەیانی کورسات نیوز. میوانداری زۆر بەڕێز سەرخێڵ هاوڕێ ماستەر لە ئەندازیاری ئاوی ژێرزەویمان کردووە. کاک سەرخێڵ بەیانی و باش بەخێرهاتی بینەرانیش باش بەخێرهاتی سەرچاوان. ئەمە بۆ پرسیارە دەست پێ بکەم، ئەم ئامێرە چییە و بۆچی بەکارێت؟ بەڵێ ناوی ئامێرەکە بە ئینگلیزی پێوترێت بۆروێڵ ئینسپێکشن کامێرە یاخود بە کوردی کامێرەی پشکنینی بیری ئاو. دروست کراوە بۆ ئەوەی چاودێری بیری ئاو بکەین لە ڕووی ژینگی بیرەکەەوە یاخود لە ڕووی ئەوەی کێشە و گداریکردنی کێشە و گرفتەکانی ئەو بیرانەی کە لە کوردستانە هەیە. بەعام ئێمە لە کوردستان ئەتوانین بیرەکان تەسنیف بکەین بۆ دوو جۆر بیری قوڵمان هەیە لەگەڵ بیری شەڵۆ کە ئەو بیرانە کە قوڵایان کەمترە، ئەمانە لە 6 مەتر کەمترن بیرەکان و بیرە قوڵەکانیشمان هەیە لە 200 مەتر و زیاتر ئەمانە. ئەم کامێری ئێمە دروستمان کردو زیاتر کێشە و گرفتەکان لە ئێستاەوە دیزاینمان کردووە کە شەڵە وێڵەکان نەگرێتەوە، واتە ئەو بیرانەی کە لە 6 مەتر قوڵاییان کەمترە. بەڵام دیزاین ئەتوانین دیزایانی زیاتر بکەین بۆ 200 مەتریش لە بەرنامە پلانیشە هەیە. زۆر باشە. ئەگەر پرسیارەکەم ورتر بکەمەوە، ئەم ئامێرە بۆ ئەو مەبەستە بەکار نایە کاتێک لەسەر زەوی بە دوای شوێنێکا بگەڕی کە بڵێ ئەم شوێنە گونجاوە بۆ ئەوەی بیری تیا دروست بکرێ، بیری تیا لێ بدرێ، ئەمە بۆ ئەوە بەکارێت یا خۆت پاشان کە بیرەکە هەڵکەنراوە چاودێری بیرەکە کە بیرەکە هەڵکەندراوە دوای ئەوەی پێوتری وێل کۆمپلیشن، واتە هەموو بەشە پراکتیکانی دابەزێنراوە بە پەمپ و بە ئەو ژینگەی کۆندیشنی کە هەیەی، دوای ئەوە تۆ چاودێری بەرداوامی بیرەکە کەیت کێشە و گرفتەکانی دیارەکەیت کە لە کوردستانە ئێمە بە هەزاران بیر لەدراوە لە ئێستاە کێشە هەیە و گرفتی هەیە، بەڵام هەتا ئێستا نازانێت ناو بیرەکە چیتە، نازانێت بۆ پەمپەکان لە خوارەوە ئاسێ بوون، نازانن ئەگەر شکاویەک هەبێ لە خوارەوە. ئەم کامێرەی ئێمە دروستمان کردووە چاودێری ئەوانە کات و ئەتوانیت بە ڕیاڵ تایم، واتە لەسەر بیرەکە بەرداوام چاودێری بکەیت و گرفتەکانی بەشان. هەڵبەتە ئامێرە لە پێشاکە دروست دەکرێمە ڕەنگە ببێتە جێگەی پرسیار چۆن ئەمەتان دروست کرد، ئەزمموی دەرەوەی وڵات بوو یاخۆتکێ بوو هەستا با دروستکردیم ئامێرە. ئەم ئامێرە زیاتر خۆی لە چیا ئەبینێتەوانە چۆن کار ئەکا مە بە شکلەوانەیە کە ڕەنگە لە سادا ببێتە جێگەی پرسیاری. بیرۆکەی ئامێرەکە کاتێک کە من لە دەرەوەی وڵات بووم بینیم لەوێ بەڕاستی منەجمنتێکی باشیان هەیە بۆ بیرەکانی ئاو و لەوێ جیهازیان بەکارهێنا ساڵانە هەر بیرێک پرۆفایلی خۆی هەیە، ئەم پرۆفایلە بە ساڵانە پڕکرێت و چێک بکرێتەوە. بەڵام ئێمە بەداخەوە کە ئەو چێکردنەوەمان نییە، بیرۆکەی دروستکردنی ئامێرەکەش لەوێەوە هات کە من لەوێ چەندین کاری پراکتیکیم کردو لە بوارەکەی خۆما لەوێ و پاشان کە گەڕامەوە ئێرە دروستکردنی ئامێرەکە بە ماوەی خۆماڵی یاخود با بڵێ هیچ ئامێرێکمان ئۆردەر نەکردو لە دەرەوە، تەنها لە بازارەکانی کوردستان بەشەکانمان کڕیوە و دروستمان کردو. ئامێرەکەش زۆر سادەیە، تەنها بریتە لە کامێرە و هەروەها چیمان هەیە عینەکێکمان هەیە کە ئەگەر بە تەواوەتی بۆ بینەرانی شڕونکەیتەوانە هەتاوکو ببینن ئامێرەکە لێ سادابینین چاویلکەیەکی لەگەڵایە و دواتر ئەمە چۆن کار ئەکات. بەڵێ ئەمە چاویلکەیەکە بۆ ئەوەیە کە لەسەر بیرەکە یاخود لە حەقلاکە تۆ ئیشەکەیت ڕاستەوخۆ سەری ناو بیرەکەیەکەیت، واتە ڕیکۆرنی ئەمە ریاڵ تایمە و پێویستمان بچێ بێت، پێویستمان بە پاوەر سەپلایە بێت یاخود پاوەر بانکە بێت کە ئەمە کارەکەی بۆ ئاسانکردنکەوەی کردو پۆرتەبڵ بێت بۆ هەر شوێنێک بتەوێت ئەگەر ناوچەکە شاخاوی بێت یان لە هەر شوێنەکە بێت. وەزائیدەن کەیبڵ و ڕۆڵەمان هەیە لەگەڵ کامێرەیەەکە، واتە ئەمێرەکە تەنها لە مندە بەشە پێکات و زیاتر نیە. کەواتە ئەم کامێرەی کە بەم ئامێرەوەیە ئەکرێتە شۆڕەبێتەوە بۆ ناو بیرەکە لە ڕێگەی ئەم چاویلکەیەوە وێنەکان ئەگوازرێت، ڕاستەوخۆ وێنەکان نەبینیت. بەڵێ ئۆکۆی بینم کە ئەو چاویلکەکە هەدفۆنیشی پێوەیە، دەنگەکەش لە هەمان کاتە ئەگوازێتەوە دەنگی ناو بیرە. لە ئێستا ئەو فەنکشنەمان بۆ زیان نەکردو، بەڵام ئێمە خۆی ئامێرێکمان هەیە لە زانستی یاخود ئەندازیاری ئاوی ژێرزەویە بۆی ئاستی ئاو لە بیرێکە بزانین پێوتری ساوندەر. ئەم ساوندەرە کاتێک جیازەکە ئەگاتە ئاستی ئاو سەوتێکی لێوەیەت. ئێمە ئەم فەنکشنەمان بۆیە داناوە لە ئایندەیە دیزاینی داهاتووە و ئاکەین کە تۆ بە هێدفۆنەکە گوێ لێ بێت، پێویست ناکات ئامێرێکی تر لەگە خۆتا بهێنیت، دواتە لە هەمان کات ئەتوانیت ئاستی ئاوەکەش دیاری بکەیت. ئێستا ئەتوانین ئاستی ئاوەکە دیاری بکەین، بەڵام ئەو کاتە سەوتێکیشی لەگەڵا بێت کە ئەڵە گەیشتوتە ئاوەکە جیهازەکە. کاک سەرخێڵ ئەمەوێت ئەوە بپرسم کە ئەم ئامێرە بۆ قوڵایی ناو بیرەکە تا چەند ئەتوانێت چاودێری بکات یاخود بەدەست خۆتە لە دروستکردنی ئامێرەکە ئەتوانیت ئەو
پێوانەکەی دیاری بەدەست خۆمانە ئەم دیزانی کە ئێستا کردومانە کاپاستەکەی واتە تواناکەی لە 50 مترە تا 50 متر توانین و چەندین وێڵیش خۆشبەختانە چەندین بیرمان پێ تۆمار کردووە و سیرمان کردو چەکمان کردوێتەوە خۆشبەختانە لە هەمویان سەرکەوتوو بووە لەژێر ئاویش و لەسەر ئاویش کە بیرەکان قوڵایی جیاوازە پستانی بۆ دروست نابێت کاتێک کە ئەچێتە ناو بیرەکە بەڵێ بێگومان کامێرەکە بە حسابی پستانی ئاوەکەی بۆ بکرێت لەبەرەوەی ئەو کۆڵۆمی ئاوی کە هەمانە بیرەکە لەوانەیە زیاتر بێت لە 50 متر کامێرەکە بەرگی نەگرێت لەبەرەوە ئێمە بۆیە دیزانی ئەم کامێرەی کە هەمانە ماسفاتی کامێرەکە توانێت ئەوەی هێتا ئێستا لە ئێستا بۆ 50 متر بەڵێ زۆر کاتێ ئاماژە بۆ درراوە هەڵبەتە ئەم ئامێرە بۆ ئەوانە شەبێکە لە ئێستادا لە ماڵانە بیرلێن و لە شوێنە گشتەکانیشا بە شێوەیەکی گشتی ئەمە هیچ جیاوازێک ناکا بۆ هەنێک لەو بیرانە بەڵام کە زۆر کات ئاماژە بۆ دەدرێ بەڕێزکاک سەرخەڵ زۆر کات هەیە هاوڵاتیان بیریان لێەوە دواتر سەیران کردوە بیرەکە توانە بۆنی نەوتی لێیە یاخۆ لەمان کاتا تێکەڵی زێراب ئەبێتەوە جارێکی کە ئەمانە وەکو بەڕێزش ئاماژە پێدا کە لە ئێستادا بیرێکی زۆر هەیە بەڵام بە شێوەیەکی با بڵێن میکانیزمێکی تەواو نەبووە بۆ چارەسەرکردن یاخود بزانن ئەم بیرە لە چه شوێنەکە بتوانن لێ بن کەواتەم ئامێرەش دەستنیشانی ئەوە ئەکا کە من بمە بیرێک لە شوێنەکە لێبم پێم بڵێ ئەم شوێنە شیاوە بۆ ئەوەی کاتەوە بیرەکە لێبەی یاخود کە دواتر بیرەکە لێیت و ئامێرەکاتوانی ئێمە لە بەشی جیۆلۆجی اختصاسی ئەومانەیە تایبەت کە پێوترێت زانستی جۆفیزیە زانستی جۆفیزیا و ئامێرەکەشمان هەیە بەو ئامێرە دەستنیشانی شوێنی بیرەکە بەڵام کە بیرەکە با بڵێن هەڵکەندرا تەواو بوو بەمە چاودێری کێشەکانەکەی کە چەندین بیرمان هەیە لە ئێستا داڕوخاوە بەڵام نازانێت کێشەکە لەکوێیە لە قوڵی چەنایە و ئایا کێشە لە بۆرەکانە هەیە لە پمپەکانە هەیە ئێمە بەمە بە وردی ئەتوانین دەستنیشانی بکەین بۆ لەکوێ شار لە چ مەترێکە لە چ قوڵایەکە ئەوێت بۆ ناو بیرەکەمان ئەتوانین ئەوەش دەستنیشان بکەین بۆ ئەوی بتوانین ئەگەر بیرێکی ترمان لە شوێنێکی تر هەڵکەن لەو نزیکە بزانین لە چ ئاستێکە ئاوێت بۆ ناو بیرەکەمان بەم کامێرە ئەتوانین ئەوەش دەستنیشان بکەین زۆر باشە کاک سەرخەڵ کامێرەکە من ئێستا سەیری ئەوەمە کرد بەکوێ ئایا ئەم وایاری کە بەم خولۆکەیەوەی ئەگەر بەڵێ کامێرەکە نەبێ هاوکارانم ئەگەر وێنەکە بگوازنەوە بۆ ئەوەی زیاتر ئەمەی بینن بۆی هاوڵاتیانیش ببینن ئەمە بریتە لە کامێرەکە و دروستکراوی لای خۆمانە ئەم کامێرە تایبەتە بە ژێر ئاو بەکاربهێنرێت کامێرەکە وەتەرپرۆڤە یاخۆ با بڵێن وەتەرسیژاوە بەڵێ واتەوەی ئاو ناگرێتە خۆی بەڵام وەکوتمان پستانێکی دیاری کراوە لە ئێستا دیزاینمان کرده بۆ 50 متر بەڵام لە داهاتوو ئەتوانین کامێرەی باشتر و کامێرەی توانێت بەرگری پستانی زیاتر بگرێت و بە هەمان دیزاین و بە هەمان ئامێر ئەتوانین درستی باشە ئەمە ئەمێرێکە بۆ دیاریکردن یاخود پیشاندانی ئەو کێشانی کە ئەو گرفتانی کە لە ناو بیرەکەیە هەیە بەڵام بیر لەوە نەکراوەوە ئامێرێکی کە دروست بکرێت کە ئەو کێشەی کە ئەم ئامێرە دیاریکات ئەو ئامێری تر وەکو هاوکاری ئەم چارەسەری کێشەکە بکات بەڵێ ئێمە چەندین ئامێرمان هەیە لە بەشی جیۆلۆجی یاخود لە زانستی ئاوی ژێرزەویە کە ئەتوانین چی بکەین ئەتوانین هەندێک لە کێشە و گرفتەکان دیاری بکەین بەڵام ئەوەی کە هەیە تەنها وەکو با بڵێن بە کوردی با بڵێن وەکو سۆنەر وایە هەموو شتەکان نابینیت بەڵام کە کاتێک ئێمە سەری ناو بیرەکەین ئەتوانین کۆمەڵێک شتمان بۆ دەرکرێت کە جیهازەکانی تر یاخود ئامێرەکانی تر ئەو فەنکشنەمان نییە ئەو بینینەکەی واتە توانێت ئەویان ئیمێجمان بۆ بگوازنەوە توانێت ئەویان ڤیدۆمان بۆ بگوازنەوە بەڵام ئەمریکی ئێمە توانێت ئەوەیە ڤیدۆشمان بۆ بگوازێتەوە و تەبقەکانی زەویش وە ئەتوانی پێ بناسیتەوە زۆر باشە ئەم ئامێرە تا ئێستا چەند هەیە لە هەرێمی کوردستانە مە تاکە ئامێری یاخود ئامێری ترتان لە ئێستادا دروست کردووە بۆی زیاتر بتوانن بەرفراوانتر بکرێت و یاخود بیرۆکی زیاتر لە دوای ئەم ئامێرەوە بێ لە ئێستادا چۆن ئەمانە کاری لەسەرەکەن ئەمە بەستەنها لە شاری سلێمانیە یاخود لە تەواوی هەرێمی کوردستانە ئەسام ئەم ئامێرە بوونی هەیە بەڵێ بەنسبەت دەستکەوتنی ئامێرەکە بەڕاستی لە دەرەوەی وڵات هەیە و کولفەیەکی زۆرە ئێمە ئامێرەکە تەنها لەوانەیە بەم دیزاینی کە کردومانە بە $500 بە کولفەیەکی زۆر کەم بەس کە تۆ لە دەرەوە ئۆردەری بکەیت لەوانێت تا $5,000 بکەوێت بە پێی ئەو ماسفاتی کە خۆتەتەوێت کاتە بەراوردەکە بەمە بکەیت هۆکارێک لە هۆکارەکان نەبوونی یاخود با بڵێن کولفەی زۆرەکە نەگەشتێتە کوردستان و زیاتریش تا ئێستا مەنەجمنتمان نییە یاخود استراتیجی پلانمان نییە بۆ ئەوەی کە کێشە و گرفتی بیرەکان لە شوێنی جیاوازە دەستنیشان بکەین کە ئێمە بەرەو ئەوە هەنگاوانێ لە هەموو وڵاتانی دنیا ئەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق بەرەو ئەو کێشەی گرفتی ئاوی ژێرزەوی و سەرزەوی شەڕوات لەبەرەوە ئاوی ژێرزەوی سامانێکی زۆر گرانبەهایە جارێکی تر ئەو سامانە بە ئاسانی دەستمان ناکرێتەوە ئێمە بەرەو ئەوە ڕۆین کە ئەم جیهازانە تەطویر پێ بکەین و دیڤلۆپمنتیان بکەین بۆ ئەوەی کە بەرەو مەنەجمنتێکی باشتر بڕۆین بردننی ئەم ئامێرە مەبەستە لە چیە بۆ نمونە باز لەوەکرێ لە فڵان شوێنە ئاوی ژێرزەوی کەم بۆ توانم ئامێرە توانای ئەوەی هەیە ئەو ئاستە بزانێ ئاوی ژێرزەوی بۆ نمونە لە سنووری شاری سلێمانیدا
چییە لە چ ئاستێکدا وەکو باسەوەکەم بیرێکی زۆر لێ دراوە مش کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی ئەبێ ئەم ئامێرە کاری ئەوەکە یاخود وەکو ئاماژت پێدا ئامێری تر بەتەمان لە ئێستادا زیاتر با بڵێن پێشکەوتنی تر بەخۆیەوە ببینێت و لە هەمان کاتا بیرۆکی تر بە دوای خۆیان بێنێت. یەکێک لە باشەکانی ئەم ئامێرە ئەوەیە کە باسمان کرد وتمان بیرە شەڵۆکان یاخود ئەو بیرانی کە قوڵایان کەمون لە 6 مەترکە من لە کوردستانیش ئەمانە پیانەتر بیری سووری یاخود ئەوانەی کە بە ئینگلیزەکە پێێتە پێرکەشن بە پێرکەشن توڵ هەڵکەنراون ئەم بیرانە کێشەکان ئەوەیە هەموو کاتێک ناتوانێت دایری ئاو چی بکات کۆمەڵک جیهازی دابنجێتە ناو بیرەکە و بۆی فەحسی ئاو بکرێت لەبەر ئەوەی زیاتر تووشی داڕمانە بن و لای خۆشمان با بڵێن لەبەروی کولفەی کەمی تێ بچێت و ئەمانە کۆمەڵک دیزاین هەیە بۆی نەکراوە ئێمە ئەتوانین چی بکەین ئەمە ئەتوانین کاتێک کە پمپەکەشی تیا بێت چاودێری بیرەکە بکەین لە وڵاتانی دەرەوە ئەبێت پمپەکە دەربهێنێت ئەو پایپ و بۆریانی کە لە ناو بیرەکە هەیە دەربهێنێت ئەو کاتە ئەتوانین چی بکەین ئەو کاتە چاودێری بیرەکەکەن بە کامێرە بەڵام ئەم توڵی ئێمە خۆشببختانە ئەتوانین کاتێک پمپەکەش لە ناوەیە و چاودێری بکەین و بزانین کەش گرفتەکان چیە. زۆر باشە کاک سەرخەڵە گەڕێنەوە سەر ئامێرەکە و باسی زیاتری لەسەرەکەین بەڵام بەڕێز وەکو ئەندازیاری ئاوی ژێرزەوی ئەمێ بپرسم ڕێوەک بۆ پیکە کوردستان ناوچەیەکی شاخاویە ڕێژەی بوونی ئاوی ژێرزەوی لە چه ئاستێکدایە لە ئێستاە؟ وەکو کوردستان خۆشببختانە دەوڵەمەندین بە ئاوی ژێرزەوی بەڵام بەرەو ئەوە هەنگاوە نین کە بچێتە حاڵەتێکەوە کە تووشی ریسکمان بکات یاخود حاڵەتی ئەوەی کە تووشی دیپلیشن بێت ئێمە زانی خەزانی ئاومان هەیە لە ژێرزەوی ئەم خەزانانە بۆ پڕبوونیان پێویستیان بە بارانە یاخود ئاوی سەرزەوی لە ڕێگەی ڕووبارەکانەوە جارێکی تر بچێتەوە خوارەوە کەواتە ئەگەر ڕێژەی بارانمان کەم بوو و ڕێژەی پێداویستی هاوڵاتیانیش کە ژماری دانیشتوان بەردەوام لە زیاد بوونایە زۆر زیاتر بوو لە ڕێژەی باران و پڕبوونەوەی ئاوەکان لە ژێرزەویە ئەو کاتە مەترسیەکە ئالەویایە کە ئێستا حالیان لە مەترسیان بەنمونە بە باسی شارۆچکەی یاخود قەزای چەمچەماڵ بکەم من کە لەویا ئیشێکم کردووە لە ڕێی قەمەرسناعیەوە بتوانین چی بکەین ئاسی ئاوی ژێرزەوی لە منتیقای دەستنیشان بکەین ئەبینین ڕێژەی یاخود دێماندی پێویستی هاوڵاتیان زۆر زیاترە لەوەی کە هەیە لەو بڕئاوی کە هەیە کەواتە هەڵکەندنی بیر بە عشوایی نەبوونی مەنەجمنت و استراتیژی و پلان کە لە قەزاکە وای کردوت چی بێت وای کردو هاوڵاتیان بێ ئاو بن یەک لەلایەکەوە لەلایەکی ترەوە سامانی ئاوی ژێرزەوی لە ناوچەکەیە کەمەکات لەبەری هەر کەسە هەڵەست بە عشوایی بیرێک لێیە هیچ پلانێک هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە کە ئاماژت پێدا لە ئێستادا ئاماژە بۆ دەدرێت کە لە ئێستادا ڕەنگە ڕوو لە مەترسی بکە ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە پێشتر ئەمە پلانێک نەبووە یاخود بۆ نمونە هەر سوودیان لە ئاوی باراناوە بەفربینیوە ئەمانە چۆن لە ئێستادام ڕێگە چارانە هەیە لە ڕووی جیۆلۆجیۆیان لە ڕۆی ئەو کارانەوە کە ئەکرێ بۆ ئەوی زیاتر هاوڵاتیان هۆشیار بن یاخود وەکو ئاماژەش پێدا ئەو بیرە زۆرێکە لە ئێستادا لێ دراوە مش کاریگەری ئەبێت بۆ کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی. بەڵێ ئاماژت بەشتێکی جوان کرد ئێمە بەنسبەت ئاو بەکارهێنانی ئەومان لە بیرەکانەوە دەستکەوێت کە پێێتر گراون وەتر و سەرفێز وەتەرمانەیە کە بەحرەکان و ڕووبارەکان ئەگرێتەوە کە بە هەمان شێوە ئاومان بۆ دابینەکات و زائیدن سپرینگەکان یاخود کانیاوەکانمان بەدەستێ بە شێوەیەکی گشتی لە کوردستان ئێمە ئاو لەو سێ سەرچاوەیەوە سەرچاوە سروشتێ وەرەگرین بەڵام سەرچاوی سامانی سەرزەوی پڕبوونەوەی ئاسانتر لە ڕێگەی باراناو یاخود ئەگەر پیسیش بێ ئەتوانێت چی بکرێت ئەتوانێت لە ڕێگەی پلانتێکەوە کەدان برێت تریتمنتی بۆ بکرێت و ئاوەکە پاک برێتەوە بەڵام سامانی ئاوی ژێرزەوی کاتێک کە پیسە بێت کاتێک کەمە بێت هەم پڕبوونەوەی خەزانەکە هەم پاکردنەوەی ئاوەکە ئەگەر لە شوێنێکا پیس بێت بە نمونە لە نزیک مەسفایەکی وەکو بازیان تێ ئەگەر لەوێ کۆنتامینیشن ڕوو بدا و پیس بێت ئاوەکە چیە بێت لەوێ پاکردنەوەی ئاسان نییە کولفەی زۆرە چەندین ساڵە خایەنێت لەوانەیە چیتری بەدواوە بێت کێشە و گرفتی زیاتری بەدواوە بێت کە بە داخستنی بیرەکان یاخود بە نەخۆشی گواستنەوەی نەخۆشی بۆ هاوڵاتیان کۆتایی بێت. زۆر باشە وەکو وەزانین کاکسەر خێڵ هەڵکەندنی بیر بە شێوەیەکی نایاسایی بە ڕێژەیەکی بەرچاو هەیە ئەمە تا چەند زیان بە ئاوی سروشتی یاخود ئاوی ژێرزەوی ئەگەێنێت کە ڕێگە پێدراونی ئەم بیرانە وەکو خۆمان ئەزانین ئامێرەکان دەستی بەسەرا ئەگیرێت تاوەکو چەند حکوومەت هاوکار بۆ تاوەکو سامانی سروشتی و کە بە تایبەتی ئاوی ژێرزەوی بپارێزرێت. بەڵێ خۆشبەختانە ڕێگری کرا لەم چەند ساڵی دواییە بەڵام پێشتر حکومەت کەم تەرخەم بوو لەوەی کە کاتێک ئەم جیازانە هاتنە کوردستانەوە و بە هیچ ڕێنمایەک بە هیچ پلانێک هەر هاوڵاتێک هەڵەستا لە ماڵی خۆی لە ناو شار بێت یاخود لە سنوورەکانی دەرەوەی شار بێت بیر هەڵەکەنرا و بە هەزارەها بیرمان هەیە هەڵکەنراوە کێشەی
کێشەی هەیە بە هەزارەهای تریشمان هەیە هەڵکەندرا و ئاوی لە دەرێ هێنرێت کەواتە ئەمانە کێشەی بە دوای خۆیان ئەم کەم تەرخەمی کە لە سەرەتایە کرا زیانی بە سامانی سروشتی گەیاند بێگومان زیانی بە سامانی سروشتی گەیاند ئاستی ئاوی ژێرزەوی لە دابەزینایە و بەردەوام ئێستاش حالیان لە دابەزینایە لەبەرەوەی ئێمازانین ئاستی باران یاخود ڕێژی ئەڤێرێجی باران ساڵانە کەمی کردووە بەنسبەت بە ساڵانی هەفتاکان وەگەسی 40 ساڵەمە پێش بگەڕینەوە کەواتە کەمبوونەوەی ئەوە ئەم ڕێژە بیرە ئەبینین زەرەکانی دەرکەوت یاخود زیانەکانی لە ئێستا دەرکەوت و ئاستی ئاوی ژێرزەوی لە دابەزینایە بەردەوام بڵێ لێستا بازلەوەکەم بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەمەی کە لە ئێستادا ئێستا هەواڵێکی تازێ باز لەواکرا ئاوی تانجەرەوە بە شێوەیەکی گشتی پیس بووە ئاماژە بۆ دەدە ئەمە لە ڕووی جیۆلۆجی و ڕێگە چارەکانی زۆر بە قورسی ئەبێت یاخود ئەمە هۆکارەکەی زیاتر بۆچی ئەگەڕێتەوانە سەرچاوەکەی لە هەڵەو هاتووە یاخود ئەمە هۆکارێک بۆ پیسبوونی ئەوە لێسەدا ئاماژە بۆ دەدەن چی هینی کارگە و کارخانەکان هەیە یاخود ئەو پیس و پاشەڕۆی نەخۆشخانەکان هەیە یاخود لە هەمان کات ئاماژە بۆ دەدە ئەو زێرابانە ئەچێتەوە سەر ئاوی تانجەرۆ ئەمە پێشتە ڕێگری لە نەکراوە یاخود کە ڕێگری لەکراوە بۆ ئێستا بۆ شێوەیە کە ئاماژە پێدەدرێت بۆتە هۆکارێکە زۆر پیس بووە بەڵە سەرنجەکە چێت سەر یەکشت فرێدانی خۆڵ و خاشاکە خودت پاشماوەی شارەکان لە ئوربان ئێریاکانە ئەبێت چی بێت ئەبێ بە پلان بێت و بە جارێکی تر بشاردرێتەوە لە شوێنەکە بە شێوەیەکی زانستی بەڵام نەبوونی شارنەوەی خۆڵ و خاشاکەکان یاخود ڕیسایکلین کە بە شێوەیەکی زانستی نەبووە نیشە لە هەرێمی کوردستانە وای کرد بە نمونە تانجەرۆ لەو ناوچێت خەڵ و خاشاکێکی زۆر بەبێ هیچ ڕێنمایەکی پێشتر ئەمە تیا دەرکەوتووە ئێستا بۆ شێوەیە چڕبۆتەوە یاخود هەر لە سەرتاوە با بڵێن پلانێکی وانە بۆ هەتاوەکو و ئەم پاشەڕۆی تێکەڵی ئەو ئاوە لە سەرتاوە پلانێکی وانە بۆ لەبەر ئێمە بەس بیر لەوە کراوەتەوە خۆڵ و خاشاکان لە ڕێگەی بۆ نەشارەوانیەوە یاخود لە ڕێی کۆمپانیەکانە تەنها ببرێتە دەرەوەی شار یاخود لە سنووری دەرەوەی شاردان برێن بیر لەوە نەکراوەتەوە شێوازی زانستی چییە یاخود ئەندازەی شارنەوەی ئەم پاشەڕۆیانە چییە بۆی جارێکی تر تێکەڵ بە ئاوی ژێرزەوی سەرزەوی نەبنەوە کە ئەبینین لە ناوچەی تانجەرۆ ئەو ماوەدانە ئەسووتێنرێن و هەندێکیان لە ڕووی کیمیاییەوەشی تەڵەبن جارێکی تر هەندێک توخمان ئەچێتە ناو ئاوەکە و توخمی قورسە سەرچاوی تانجەرۆژ یاخود ڕووباری تانجەرۆ ئەچێتەوە کوێ ئەچێتەوە ئاوی دەربەندی خان کە بە هەمان شێو لەوانەیە زەرەر و زیان لە سامانی ماسی بدات کە جارێکی تر ئەم سوڕە ئەگەیەنرێتەوە بە مرۆڤ سامانی ماسی بە هەمان شێوە لەلایەن مرۆڤەکان یاخ لەلایەن هەوڵاتیانەوە بەکارێن زۆر باشە کاک سەرخەڵ باسەکەمان قسەی زۆر هەڵەگرێ بابەتەکەمان سەرنجڕاکێشە هەرچەنە کاتەکەمان کەمە بەڵام ئەمەوێت بپرسم لە ئێمە هەر باسمان لە ئاوی ژێر زەوی کرد بەڵام هەرێمی کوردستان لەگەڵ ئاوی سەرزەویە چۆنە؟ لە ڕووی ئاوی سەرزەویشەوە دەوڵەمەندین یاخود ئاوی شیرین کە لە وڵاتانی ئەوروپا ئەوانە ئاوی فرێشکە پێوترە فرێژوەتەر کەمترە ئێمە لەو ڕۆوە دەوڵەمەندین بەڵام یەک شتمان هەیە کە ئەوانەی کە وەکو سنوورین لە نێوان عێراق و ئێران یاخود لە نێوان تورکیا لەسەر سنووری بەڵێ ئەمانە پیانەوتێت تراس باوندەری بەیزن یاخود ئەوانەی کە نێو دەوڵەتین لەم بەیزنەی کە ئێمەیتیان کە وڵاتەکانی تورکیا و جۆرجیا و ئێران و عێراق و سووریا ئەگرێتەوە ئەمە بەیزنێکە یاخود کاچمەند ئێریایەکە بەپی دراسە کە کراوە دراسی نێودەوڵەتی ئەڵێ لە حاڵەتی ریسکایە بۆ ئەوەی لەبەرەوەی هیچ ڕێنماییەک نییە هیچ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی کۆپەریشنێک نییە لە نێوان ئێران و عێراق کە بەپی پێویستی من ئاو گلیاتەوە بەندا و دروستەکات ئاوم لێکرێتەوە زەرەر لە ئاوی دوکانەیە زەرەر لە ڕووبارەکانی سیروان و دەربەندی خانیان کەواتە نەبوونی ڕێکەوتنی نێودەوڵەتی لەم ناوچانە یاخود لە ڕۆژهەڵاتی ناوڕێت بە بەیزنەکەی خۆمان باس بکەین ئەم کێشانە زیاترەکات و مەترسی ئەمانەکات بەڵام ئاوی شیرنمان هەیە ئەکرێت مەنەجمنت و چی بکرێت پلانی تایبەتی دابرێت بۆ ئەوەی ئەم سامانش بپارێزین و نەچین حاڵەتی ڕێسک و ئەپارێزرێت لە ڕووی زانستی و ڕەنگە ئەم پرسارە زۆر قورس بێ و زۆریش هەڵبگرێ بە دوای خۆیان بۆ نمونە ئەگەر ئاوێکی وەکو تانجەرۆ لە ئێستادا پیس نەبووایە ئەبێت چی بکرێ یاخود کە ئاوێ پیس ئەبێت درەنگ پاک ئەبێتوانێ ئەمە سەختە کارکردن تیا ئەمە بودجێ ئەمە چۆن دەست با کارکردنەکەن لە ڕووی زانستی و لە ڕووی جیۆلۆجیوانە زۆر کات ئاماژە بۆ دەدرێت ئێمە ئاوێکی شیرین و پاکمان هەیە بەڵام بەداخۆ لە ئێستادا با گرنگیەوە لێ نەڕوانراوە یاخود لە ئێستادا کارێکی ئۆتۆی لەسەر نەکراوە وەکو ئاوی تانجەرۆ بە نمونە بێنینەوانێ لە ئێستادا کە بۆ ئەوەی لەو پیسیە ڕزگاری بێ لە ڕووی زانستیوانە زوو پاک ئەبێتەوە یاخود ئەبێت چی بکرێ بۆ ئەوەی ئاوەکانی تریش بپارێزینە ڕووی پیسەوە خۆی کاتێک ئاو پیسە بێت بەڕاستی پاکردنەوەی وەستاوە لەسەر چی وەستاوە لەسەر جۆری پیسبوونەکە ئایا پیسبوونەکە فیزیاییە یاخود کیمیایە یاخود بایۆلۆجیکەڵە کەواتە
ئەگەر کیمیایی بێت پاکردنەوەکەی ئاسان نییە بەڵام ناڵین ڕێگە چارە نیە ڕێگە چارە هەیە بە کولفەیەکی زیاتر کەواتە بۆ ئەوەی ڕێگری لەمانە بکرێت چێ پێویستە زۆن دابدرێت واتە بە درێژایی ڕووباری تانجەرۆ ئەبێ زۆن دابدرێت و دراسە بکرێت ئایا لەکوێ ئاو دێتەوە ناو سەرچاوی ترمان هەیە لە قەکانمان هەیە دێنەوە سەر چەمی تانجەرۆ یا ڕووباری تانجەرۆ نابێت لەسەر ئەو چەمانە معامل دابدرێت نابێت لەسەر ئەو چەمانە پاشەڕۆ و خاشاکی شارەکان فرێبرێت بۆچی بێ بۆی تێکەڵ نەبێتەوە کەواتە کاتێک کە تێکەڵ بوو چێبێت کولفەکەی دەهێندە ئەبێت کەواتە تۆ پریڤێنشنەکە یاخود پارێزگاریکردنەکە لە پیسبوونەکەی زۆر ئاسانتر ئەگەر بە پلان بیکەیت لەوەی کە پاکیکەیتەوە بە کولفەی داوەندە ئەگەر ئەم ڕێنمایانە جێبەجێکەی ناتوانین بڵێن دەوڵەمەندترە بین لە ڕووی سامانی سروشتی ئاوە بەڵێ ئەتوانم بڵم ئەگەر پلانێکی باشمان هەبێت بۆ ئەوی مەنەجمنتێکی باشمان هەبێت بۆی بەکارهێنانی ئاو کەم بکەینەوە ئەو کاتە ئەتوانم بڵم سامانی ئاو ئێمە دەوڵەمەند دەبین و ئەتوانین پارێزگاری بۆ چەندین سەدەیتر لە ئاسامانی ئاو بکەین چونکە ئەگەر ئێستا ئاو زیاد بەکار بهێنین زەرەر لە نەوەکانی داهاتوومانەدەن بۆ ئەوەی نەوەکانیشمان نەکەونی ژێر کاریگەری خراپی ئەم بارە بە تایبەتی ئاوی ژێرزەی باباس بکەین لەبەر ئەوە لە ئێستاوە پارێزگاری و پلان و مەنەجمنت بەڵەوەی نوێ کە ئاماژت پێدا منی بردۆ بۆ یەکێک لە راپۆرتەکان لە وڵاتی ئەڵمانیا بڵاو بووە باسان لە ئاوی ژێرزەوی کرد کە بە هیچ شێوە تا ئێستا دەستکاری نەکراوە بۆچی بۆی خۆیان نەخەنە ژێر بەرپرسارەتی هەتانەوەی ئایندا گلەیان لێ نەکەن بڵێن ئێوە چیتان کردووە ئەبێ ئەم پلانانەش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە شێوەیەک پەیڕۆ بکرێت بۆنەوەی ئایندا بەڵام ئەمە ئایا وا لە ئێستا ئەکرێت کە باز لە قەیرانی دارایی ئەکرێت یاخود بەر لە قەیرانیش هەربوونی ئەم ئاوانە هەبووە ئەمانە بە چ میکانزمێ بە چ پلانێک زیاتر ئەبێت ئەیکەمە دوا پرسەر و سپاس بەڕاستی ئێمە پێش قەیرانەکەش هەر کەم تەرخەمی هەبووە وە لە ئێستاشە با بڵێن بیانەکە زیاتر بوو قەیرانەکە هەر بەرداوامە بۆ ئەوی ڕێگەی لەمانە بکرێت پێویستە پرس بە کەسانی پسپۆر بکرێت و لیژنەی تایبەت لە ئەو لایەنانی کە پەیوەندی دارن چ لە ئاستی ئەنجومەنی وەزیران بێت چ لە ئاستی دایرێکی وەکو شارەوانی بێت کەواتە ئەمە چی بێت ئەبێت لیژنەی تایبەتی بۆ دروست بکرێت دراسەیەکی یاخۆ سێرڤەیەکی تەواوی کوردستان بکرێت بە تۆمارکردنی بیرەکان کانیاوەکان سەرچاو ئاوەکان کەم دراسانە لەبەر دەسا بوو بەکارهێنانی ئاو لە دەسا بوو و جۆری پیسبوونەکە زانی و لە چ منتیقەیەکا و لە چه ئێریایەکا بوو ئەو کاتە ئەتوانیت بەرەو ئەوە هەنگاو بنێن نەبوونی داتا بەبێ نەبوونی داتا ئێمە ناتوانین هەنگاو بەرەو باشبوونی یاخود پلانی زیاتر دابنین بۆ مەنەجمنتی باش. زۆر باشە کاک سەرخەڵ دوو پرسیاری کۆتاییم هەیە ئەگەر زۆر بە کورتی وەڵاوم بیتەوە سپاس دەکەم بەکارهێنانی ئەم ئامێرەکە یەمەوە سەرباسی ئامێرەکە ئەبێت ئەو کەسی کە بەکاری ئەهێنێ پسپۆر و شارەزا بێت یاخود کەسێکی ئاسایش کە لە ماڵەوە توانێت ئەم ئامێرە بۆ خۆی بەکار بهێنێت بەڕاستی پێویستی بە کەسی پسپۆر هەیە ئەگەر کەسی ئاسایی سێری بکات تەنها کامێرێکە ئەچێتە خوارەوە بەڵام کەسی پسپۆر ئەزانێت ئەو پایپانەی کە دابزیون ئەو بۆریانەی کە دابزیون پمپەکەی کە دابزیوە و جۆری سکرینەکانیش با بڵێن سکرین واتە ئەو شوێنەی کە ئاوە هێنێتە ناو بیرەکەەوە جۆری سکرینەکانی جیاوازیانەیە کەواتە کەسی پسپۆر ئەتوانێت دەستنیشانی ئەو بکات ئایا لە شوێ شکاوی هەیە ئایا لە شوێ خەلەل هەیە ئایا لە شوێ گیرانی ئەو کوریلانە هەیە کە ئاو هێنن کەواتە من بە کەسانی پسپۆر دەستنیشان باشە لە پلانتانە هەیە ئەم ئامێرە بڵاو بکەنەوە بەربڵاو بێت و لە کەسانی پسپۆر بتوانن بەردەستیان بکەوێت بەڵێ ئێمە بەڕاستی لە کۆنفرانسەکە وەک عرزمان کردووە وەکو پیشانمان ناوە زانکۆکان خواستی لەسەر بوو و لەلایەنە پەیوەندیدارەکانیش خواستی لەسەر بووە بەڵام دروستکردنی ئامێرەکە ئێمە بۆ فرۆشتنمان نەکردو بۆمانە خزمەتی پێ بکەین و لە ئێستا چەندین بیرمان تاقی کردوێتەوە سەرکەوتوو بووە بەڵێ پشکنینی پێکراوە ئەمانەی خزمەتی زیاتری پێ بکەین بۆ کوردستان و بۆ زانکۆ بەشەکەشمان بە تایبەتی بۆ فێربوونی خوێندکاران دەستان خۆش بێت هەر سەرکەوتوو مێجی سەرکەوتنتان بۆ خوازمەوە پرۆژەی تر بەدوای خۆیدا بهێنێ ئەمە یەکێکە لە پرۆژە زۆر ئەتوانین بڵێن پیرۆز و لەمان کاتە گرنگەکان جێدەستان دیارە و مێجی سەرکەوتنتان بۆ خوازێن